بڕیارەکانی حکوومەتی عراقی لە بابەتی گومرجی هۆکاری ئەوەن کە کاڵەکان گرانی بەخۆ بینیوە و چاوەڕوان دەکرێت لەو بابەتانە گرانتریش ببێتن. سلااو دەبێتن دەبێت باسی لە ڕۆژی زمانی دایکی لۆک پارێزگاری بەستیان کردو بۆی پارێزگاری لە زمانی دایک بکەن تاوەکو زیاتر گەنجانی ئێستاکن ڕۆڵی ئێستا پێ ئاشنا بێتن. بەتاکەی دەما هەرێمی کوردستان هاوشان لەگەڵ هەموو دنیادا کە ئەو ڕۆژە ڕۆژی زمانی دایکە 21 شوبات ئەگەر دقت بدێ ئێستا لەگەڵ ساڵانی ڕابردوو پارێزگاریکردن هەرچەندە کورد لە ڕابردوو لە هەموو ئەو جۆر وستەمانەی بەسەری داهاتیە ئەوەی کە هۆکار بووە بەمانەوەی تاوڕۆکەماوە پارێزگاری لە زمانەکەی کردێ لە کللتورەکەی کردێ لە مێژوەکەی کردێت لە تێفکرینە نیشتیمانیەکانی خۆی کردێ بەڵام لەگەڵ دنیای نوێ و تەکنەلۆجیا و ئەو جیهانگەراییەی کە هەبووە زمانی کوردیش لەگەڵ دەوڵەمەندیەکەی هەندێک کاریگەری کەوتۆتە سەر. ئێستاش کە دەبینین و حکوومەت دامەزراوەکانی ڕۆشنبیری لە وڵاتە تەنانەت کۆمەلگا و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ناوەندەکانی ئەکادمی و زانستی هەمووی پێگیرن بەوەی کە پارێزگاری لە زمان بکرێتن. سوپاس لە بە خودای گەورە کە زمانی کوردی زمانێکی دەوڵەمەند دیالێکتی جیاوازی تێدایە شێوەزاری جیاوازی تێدایە ناوچە و دەڤەری جیاوازی تێدایە تا ڕادەیەکی زۆر باش بە پێگیری پێوەکراوە. باش کاکەمە لەگەڵاتنی ڕەمەزاندا بەشێک لە کاڵاوشتومەک لە نێو بازار دەگران بوو. ئایا هۆکارەکەی تەنها لە هەرێمی کوردستان لە پارێزگاوی یان بابەتە پەیوەندی بە هەرێمی کوردستان نییە، پەیوەندی بە هەولێری پایتەختی شەوە نییە. ئێمە هەموو ئامادەکاریەکان لە ئاستی هەولێر کراوە لە پێش ڕەمەزان و لە چوارچێوەی پلانەکانی ڕەمەزان چاودێری دۆخی بازار دەکرێت بەڵام بڕیارەکانی حکوومەتی عراقی لە بابەتی گومرجی هۆکاری ئەوەن کە کاڵەکان گرانی بەخۆ بینیوە و چاوەڕوان دەکرێت لەو بابەتانە گرانتریش ببێتن. ومێد دەکەین حکوومەتی عراقی لەبەرەوەی کە ئەو پێناسە گومرجیانەی تازەی کە داهێناوە و ئەو شێوازەی دەواازەکانی سنووری کە گیراوەتە بەر بۆتە هۆکاری ئەوەی نرخی کاڵەکان بەرز بۆتەوە. ئومێد دەکەین پێداچنەوە بکرێت چکە باری تەواوی گەلانی عراقی قورس کردووە ئەگەر حکوومەتی عراقی لە هەوڵی بەردەوامدابی بۆ بەرزکردنەوەی داهاتی خۆی و بەرزبوونەوەی داهات و دواتر جێبەجێکردنی بڕگەکانی دەستوری و دابینکردنی موچە دەکرێتن ڕێگا و ڕێشوێنی دیکە بژیرێتە بەر بەڵام نەبێتە بارگرانی لەسەر هەوڵاتە. پرسیارمەوە لە چاودێریکردنی بازاردا لە ئێستادا لەسەر شەقامەکان و لە بەشێک لە شوێنە گشتیەکان شت دەفرۆشترێت جا خواردنە شیرینیە شەربەتە هەر بابەتێکە دوێن لە تۆڕەکەمەڵاتەکان وێنێک بڵاو بۆتەوە کە زەیتونە لە نێو زەیتونەکە دوو پشکێکەیە. ئایا چیتان کردو بۆ بابەتە بەداچوونتان کردووە؟ ئەمە نە لە ئێستا و نە لە ڕابردوودا دەتوانین ڕێلەوە بگرین ڕبا مانجی ڕەمەزان بەشێکی لە جولەیەکی جیاوازە و جولە جیاوازە جولێکی بازاری جیاوازیشی تێدا دەبی کابراەک دوکانی سەرەزاتی هەیە بەڵام لە مانجی ڕەمەزاندا لە بێژ دوکانەکەشیدا شیرنەمەنی و شەربەتیش دەفرۆشیدن. ئەو بابەتانە بووە لە ڕابردوو لە ئێستاش دەبی لە داهاتوش دەبێتن بەڵام ئەوەی گرنگە چاودێریکردنە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی نرخەوە لە ڕووی ماوە بە سەرچوونەوە ئەو ئیجراعاتانی پێویست بکە لەسەرەوە بابەتانە دەکرێتن بۆ حالەتی واش بووە و بەتاکید بۆ ئیجراعاتیش دەکرێتن.